According to the above figure, during its circulation from the left atrium to the left ventricle, what percentage of the blood enters the pulmonary circulation? A, 25%, B, 50%, C, 100%, D, 0%. You know, the right side of the heart, it pumps blood to the lungs. So 100% of the blood transferred to the lungs from the right side. But the left side, it pumps blood to the all body parts, all body tissues except lung. So the 0% it goes to the lung from the left side. So now in here, D is correct. اگر توی خوێندکاری ئازیز خوازیاری بەدەستهێنانی نمرەیەکی بەرزی و هەروە تێبگەی بە خەونەکانت ئەوە ئێستا پەیوەندیمان پێ بکە لە ئامادەیبانی ناحکمی. من مامۆستا محەممەد پسپۆڕی وانەی بایۆلۆجی لە خوێندنگا ناوازم تایبەتەکەی ئامادەیبانەوە لەگەڵتانین. ئەزمموی زیاتر لە 10 ساڵم هەیە لە وتنەوەی وانەی بایۆلۆجی سیستەمی ئینگلیزی بە هیوای ئەوەی کە ساڵی نوێی خوێندن 2025 بۆ 2026 ببێتە ساڵی خێر و بەرەکەت و دەرەجە بۆ قوتابیانی ئازیز لە هەولێری خۆشەویستمان. هەر سەرکەوتوو.